بۆچی دەوترێت عێراق ئەهلی نیفاق؟ ماوەماوە وڵاتی عێراق بە شەڕ و ئاژاوەیەکی ناوخۆییەوە دەگلێت و خەڵکەکەی تووشی تووڕەیی و نائارامی دەبن. هیچ کات نەبووە بۆ ماوەیەکی درێژ ئەم وڵاتە خاڵی بێت لە ئاژاوە و دووبەرەکی، چە ئەو کاتەی وڵاتەکە چەند ویلایەتێک بوو وەک ویلایەتی بەسڕە و مووسڵ و بەغداد، چ ئێستاش کە نەخشەیەکی نوێی هەیە و بەشێک لە کوردستانیشی لەگەڵدایە. ئەمیشەش ئاگری ئەم ئاژاوانە بریشکەکانی بەرکوردیش کەوتووە. هەر جارێک کە گرژی و ناکۆکی لە ناو لایەن و پێگاتە و خەڵکی عێراقدا دروست دەبێت، زۆر کەس بیری ئەو وتەیەی دەکەوێتەوە کە دەڵێت یا عێراق ئەهل النیفاق. ئایا کێ یەکەم جار ئەم وتەیەی درکەند؟ لە مێژووی ئیسلامدا چیرۆکەکەی زۆر باوە. لە دەوروبەری ساڵانی هەفتای کۆچیدا ئەو کاتەی هیچ کەسێک ئامادە نەبوو فەرمانڕەوایی عێراق وەربگرێ و کەس نەیدەوێرە بێتە وڵاتەکە و خۆی وەک سەرکردە بناسێنێت، چونکە خەڵکی عێراق هێندە ناکۆک بوون ئەستەم بوو ئەو کەسە بە زیندویی لە وڵات بچێتە دەرەوە. لەو کاتەدا کەسێکی شەڕەنگێز و یاخی بە ناوی حەجاجی کوڕی یوسفی سەقەفی دەردەکەوێت و داوا لە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دەکات کە بیکاتە فەرمانڕەوای عێراق. بەم جۆرە حەجاج دێتە عێراق و لە ویلایەتی کوفەوە دەست پێ دەکات. خەڵکی ناوچەکە کۆ دەکاتەوە و لە مزگەوتێکدا خۆی وەک فەرمانڕەوایان دەناسێنێت، وتارێکیان پێشکەش دەکا و یەکەم ڕستەی وتارەکەشی ئەمە دەبێت: یا ئەهل العێراق یا ئەهل النیفاق والشەقاق ومەساوی الأخلاق. ئەمە ئەو دێڕە بوو کە بۆ هەمیشە عێراقیەکان لە یادیان نەکرد، چونکە حەجاج ئەرێ و ڕۆژە لە مزگەوتەکەدا ئاماژە بە سوپاکەی دەدات بۆ کۆمەڵکوژیەک کە تەواوی ئامادەبوانی ناو مزگەوتەکە لە ناو خوێن و سەری لێکراوەی خۆیاندا دەگەوزێنێت. بەم جۆرە حەجاج ساڵانێک لەژێر ئەم دروشمەدا خوێنی عێراقیەکانی ڕژاند. بەڵام پاش حەجاج و دەیان حەجاجی تریش عێراق هێشتاش گیرۆدەی ئاژاوە و دووبەرەکیە. هێشتاش ڕۆڵەکانی ئەم جوگرافیە خەون بە خەوتنێکی ئاسوودەوە دەبینن.